شتێک ینی خەریکە نیوانی و بەرز بێتەوە بۆ نمونە تەنەکە ڕۆنێک بە 9,000 بێستا بە 14,000 دەبە زەیدێک بە 2,000 بوو لیترە کامل ئێستا بە 2 بۆ سەرێشە هەموو شتە گران بۆ نیوانی شتە کەمتر زۆریش بەس ئەو کاتی ماش دەدرێگە کەسێک پارێک پێ بەشتی دەکرێت دەناوی چکە نایکڕێ اقتصادیشتا و حسابێکی بۆ خۆی کردو لە بەرەوەی بازار هەر نەماوە زۆر خراپەوە بەخاستن مواد غەزایی زایدەن شتی کەش ئێمە ئاگاب لە مواد غەزایە زیاتر زۆر گران بوو بازاریش نەماوە بەتەکید ئێمە بۆ خۆمان هەر لە بیدایەوە دوکانمانێ بە قەرز دەیدێن ماگانێ جا 3 مانگ 2 مانگ جارێک 3 مانگ ماش دەرێکا بە هەر 1,000 ئاشای دەبە ئەگە هەموو ماژێش بدرێ هەموو ئاشای تەکید بۆ خۆی کەمکردنەوەی کردو اقتصادی شتاوی کردو لە ماڵێ و خەڵکی کۆیش بۆ خۆ دەزانی فەقیرە وەشی شارەکان نێمە ئاشاگەر هەبوو دەخرێ نەشبوو ناکرێت بەڵێ بەتەکید نەفەر هەبوو هاتووە پارێ قوتۆشیرێک پێ بۆی حەفازەکەی پێ نەبوو ئێمە یارمەتیمان تا بۆمان بکرێ یارمەتیمان داوە بە ژێرەی توانە و خەڵکیش فەقیرە ئەوڕۆ خەڵک زۆری ینی ئەوەی ماش هەبێت تۆزێک باشتر لەوەی کە نێتی هەیە هەر نێتی هەیە پێشمەرگەیە 600,000 دیناری وەردەگرێت بای 500,000 ئەشیا بردو هەر هیچی پێ نەماوە نەکرێ خانی بدا نەپارێ بدا زۆر ناڕازیە و بەڵامی دەسەڵاتیش نییە زۆر باش بوو پێشترگە لێ باش بیز مشکیلە نەبوو ینی خەڵک شێشەی نەوێستا شێشی کۆمەڵاتی لەسەر بێپارەی لەسەر بێوەزئی پەیدا بوو بەڕاستی بەڵێ ینی هۆکارەکەی چێ خۆتان دەزانین مەوزوعی ئیمە جلکوبەرێک هەموو بە دۆلارە هۆکارەکەشی دۆلارە دووشی گرانبوونی جلکوبەرێک دەگەڕێتەوە و 2 سەڵاتی کە گومرگێکی زۆریان کردتە سەری ینی چۆنت پێ بڵێ ئێستا بۆ نمونە من قەمیسەکەم دەینا بە 5 دلاری ئێستا بیتە 6 دلار ما قبل لە گرانبوونی دۆلارەکەژە کاتی بە 120 بوو ئێستا 148 حسابی 150 لۆ دەکەینەمە تا بە مەسرە فۆشتان لە تووشا دەگات تێروکانە بە تاکید پێشان کابرا دەهات یەک 4-5 پارچی دەبرێت ئێستا دێک کابرا خەبیز دەبە 1 پانتۆڵ دەبات چکە پێڕا ناگا گرانبوونی شتەکە بەس لای منەوە نییە هەیە ساحب عایلەیە کابرا چی بە منداڵەکەی ڕابگا بە جلیبەرجی خۆی ڕابگا بە خواردن ڕابگا بە کارەبا ڕابگا بە ئاو ڕابگا یعنی ئەوانە عەفو هەمووی دەبتەوە کاری گرانبوونی ئەو دۆلارە هەموو دەگەڕێتەوە هەمووی ئەو حکومەت هەیە معنی کە ئەو حکومەتە تا ئێستا شتێکی وای نەکردێکە و خەڵکە ئیسفادەشی بەدەستەوە حکومەتەکە تا ئێستا هەر زەرەر بووە بۆ میلەتە حکومەت هیچ قازانجێکی نەبووە بۆ میلەتە ئێستا هاوکاری چۆنە ینی تەماشاکە زەڕی بمبالێک کەم بکاتەوە یعنی شتەکە گومرگەی کەم بکاتەوە دۆلارەکە ماڵۆ دابەزێنەوە دۆلارەشەوە خۆت دەزانی هەر هەمووی ئەو دۆلارە وای لە تێ شتەکانی هەموو زۆر گران بوو پێوەی هۆکارەکەشی بۆ دەگەڕێتەوە یەک ئێستا باز و گومرەکان زۆر زیاد لە پێویست زیادی کردووە وەک ساڵانی پێشووتر نەماوە بازەکان زۆر هاتە سەرێ جوور نەقل زۆری هاتە سەرێ جاران ئەگەر بێت و کارتۆنێک گڵۆپت بینابایە لە ببرێن لە سین تێچووەکەی 10 دلار بوو ئێستا لەوانەیە بوو بیتە 35 دلار ئەوەش دەبێتەوەی هۆکاری ئەوەی کە گڵۆپەکە جاران ئەگەر گڵۆپێک بە 1000 ناریبایە ئێستا بە 1000 ڕوبعشیە هەتا حدەچیش لە فرۆشی مفردات ئێستا دوکاندارێکی مفردین زیاتر دەفرۆشین بەو شێوەیە نرخەکەی زیان نەکردووە تەنانەت لە نرخی ئەسلی جێگەی خۆی کەوکەوەی کە ئەو تازری لە سین دەیهێنی زیاتر نرخەکەی بەرز کردێتەوە و لەکنەوەی هۆکارەکە دروست بووە جاران پێشتر دەکات حکمیەوەی ساڵک یعنی پێش ئێستا تۆپەوایرەکی بابرین 2 بە 2.5 بە 35,000 ناری بوو ئێستا حالیان بە 55,000 نارە بە 50 بۆ 55,000 بە حکومەوەی نوعەتی باشی و خراپی دەوردەبینیتن فەرقەکەی ئەوەن نزیکی 20,000 ناری هاتە سەری هیچ شتێکی خۆماڵیمان نییە لە موادی کارەبایی هەمووی لە دەرەوەی وڵات دێتن ئەجا سینە تورکیا ئێرانە
هەمووی لە دەرەوە دێتن دەرەوەش سەبەبێکی ڕئیسیە بۆ گرانبوونی شتەکە لەبەرەوەی هەم هۆکاری بەرزبوونەوەی بازەکان بەرزبوونەوەی بازی حکوومەت دەبێتەوە هۆی هۆکاری ئەوەی کە موادەکە بەرز بێتەوە.